لەم ژیانە کاتی دنیا هەر کەسێک بە جۆرێک بۆ مانەوە هەوڵ و کۆشش دەکات. کۆچەریەکانیش کە بەشێکن لە ژیان و کۆمەڵی کوردەواری لەژێر ڕەشماڵێک و بە کەلوپەلێکی سادە و ساکار دوور لە جەنجاڵی ژیان ڕۆژگار تێدەپەڕێن و کاری ئاژەڵداری دەکەن. کۆچەریەکان گەرچی لە جەژنیشدا هەر لە تەقەلاو کاردان، بەڵام دەرفەتی جەژنە پیرۆزە لە دەست نادەن و ئەم دروشمە پیرۆزەی ئیسلام بەرز ڕادەگرن. لەژێر ڕەشماڵەکانیان سەردانی یەکتر دەکەن و جەژنە پیرۆزە دەکەن. وڵای مەش هەر وەکو خەرچی ئاسایی مەسەلەن ئەمە ڕەوەندین لا گوند بین و مەسەلەن هەر لە جێگایەکی بین ڕۆژانی جەژن کە دوای نوێژی جەژن ئەمەش هەرستین لە جێژنای لەگە دۆست و برادەر و جیران و یەخۆ هەر وەکو خەرچی بەردەوامین جێژنێ یەکتر پیرۆز دەکەین. وەکو ئیشی خۆشن بەردەوامین لەسەر، یعنی ناکرێ ئیشی حیوانداری ڕابگرین ڕۆژانی جەژن ئەوەی شوانێتی خۆکە و مەسەلەن بێر و ئەوەی خۆکەین و هەر لەسەر بەردەوامین جێژنانش یعنی سەر لە بەیانی کە دوای نوێژی جێژن هەرستین جێژنانی یەکتر پیرۆز دەکەین. مناڵانیش بەشێکی گرنگ و دانەبراون لە ژیانی کۆچەریەکان. دەرفەتی جەژن لە دەست نادەن و بەیەکەوە کۆ دەبنەوە و ڕەشماڵ بە ڕەشماڵ دەگەڕێن و جەژنانە وەردەگرن. ئێمە لەگەڵ یەک منداڵان کەوت دەبینەوە و ڕەشماڵ بە ڕەشماڵ دەڕۆین و شیرینەمەنی و چوکلات خڕ دەکەینەوە. جێژنێکی خۆشە بە خێر و خۆشی ئیشەڵا دەڕوە. کۆچەریەکان بۆ ئەوەی ئاژەڵەکانیان لە وەرگایەکی باشیان هەبێ لە وەرزی بەهار لە دەشتاییەکان بەرەو کوێستانەکان کۆز دەکەن و بە چەند قۆناغێک خۆیان دەگەیەن نە کوێستانەکان. سەرەڕای ئەوەش کوێستانەکانی برادۆست بەهۆی بۆردومانەکانی تورکیاوە بەردەوام مەترسیان لەسەر هەیە و بوونەتە ناوچەیەکی مەترسیدار بۆ ژیانی کۆچەریەکان. والله لە مانجی پێنج ئەمە هەر کەسەکە لە منتەقەی خۆ حرەکەیەکە بەر بە کوێستان بێ ئەوە ناوی ڕەوەند زە ئەکەر بێ و لەوەڕ هەبی و ئیدارە هەبی هەتا دەوری مانجی هەشت و نۆ ئاخیری هەشتێ لە بۆ نۆی سەربەرەژێرە. وەڵە زە تۆپبارانیش ئەوە مەسەلەن تەرەف هەندێک لێ ئەدورن هەندێک ئەکەونە ناو لە زەمە مەسەلەن لە ساڵی پێشدا گەلک حیسامی پە تۆپبارانێ و پە تەیارێک کوژراینە و بریندار بووینە و گەلێکیشە سەلامەتن و ژیانی کۆچەریەکان دەدباتەوە بۆ دیمەنی بەر لە تەکنەلۆژیا. ئەوان هەر ئەو مرۆڤە سادانن کە خەمی بارگرانی ژیانیان نییە و مانای پشت بەخوا و بەخۆبەستن بەرجەستە دەکەن. کۆچەریەکان ژیانێکی سادە و ساکار بەسەر دەبن، بەردەوام گەرمێن و کوێستان دەکەن، هەر وەرزە و لە ناوچەیەک ڕەشماڵەکانیان هەڵدەدەن بۆ ئەوەی بە لە وەرگایەکی باش بگەن بۆ ئاژەڵەکانیان. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری برادۆست.